بینەرانی ئازیز ئەوەی کات دەیبیستن کورتەیەکە لە بەیاننامەی ڕێکخراوی دیموکراتیکی ژنانی ئێران بە بۆنەی 8 مارس ڕۆژی جیهانی ژن. ڕێکخراوی دیموکراتیکی ژنانی ئێران پیرۆزبایی ڕۆژی 8 مارس ڕۆژی جیهانی ژنان، ڕۆژی نوێکردنەوەی پەیمان و هاوپشتی لەگەڵ خەباتی ژنان بۆ دروستکردنی جیهانێکی بەدوور لە هەژاری، تند و تیژی، جیاوازی، بێدادی و لەناوبردنی ژینگە لە هەموو ژنان و کچانی ئێران دەکات. مێژووی سەرهەڵدانی ئەم ڕۆژە و ئامانجەکانی و یادەوەریە شکۆدارەکانی مێژووی بزوتنەوەیەکە کە لارا زەتکین و چالاکوانانی دیکەی ژنی بزوتنەوەی کرێکاری و کۆمونیستی پەروەراندیان و دایان مەزراند. بەرزڕاگرتنی ئەم ڕۆژە پیرۆزە هاوکات دەرخەری مێژووی خەباتی سەرتاسەری ژنانی جیهانە بۆ دەستەبەرکردنی مافە پێشێلکراوەکانیان و تێکۆشان لە ڕێگای گۆڕینی سیستمی نائەداڵانەی چینایەتی و هەروەها بابەتە گرنگەکانی وەک جێگیرکردنی ئاشتی و پاراستنی ژینگە. دەستکەوتی هاوبیری و هەوڵە بەردەوام و ڕێکخراوەکانی ژنان لە کۆبوونەوە جیهانیەکاندا جگە لە باشترکردنی هەلومەرجی کار بۆ ژنان، کەمکردنەوەی نایەکسانی یاسایی نێوان ژنان و پیاوان لە زۆربەی وڵاتانی جیهاندا بووە. لەوانە کەمبوونەوەی ڕێژەی نەخوێندەواری ژنان و گەشەی فێرکاری پسپۆڕانەیان، بەرنامە ڕێژی بۆ بەهێزکردنی ژنان، فراوانکردنی گوتارە جۆرەکانی تند و تیژی دژی ژنان و مەحکومکردنی هەر جۆرە تند و تیژیەک دژیان لە تند و تیژی جەستەییەوە بگرە تا دەستدرێژی سێکسی و ڕێزشکاندنی ژنان لە ژینگەی خێزان و کاردا، زیادکردنی کاریگەری چالاکی ژنان لە خەبات بۆ ئاشتی، ژینگە و چارەسەرکردنی گرفتە کۆمەڵایەتیەکان، دامەزراندن و فراوانکردنی یەکێتی و ڕێکخراوە ناحوکمیەکان لە بەرگری لە مافی ژنان و ڕێخستنی خەباتەکانیان و نەک تەنها ژنان بەڵکو لە پەیوەندی لەگەڵ مافی منداڵان، کەمینە سێکسی و ڕەگەزی و ئاینیەکان و هەبوونی مافی کۆنتڕۆڵی ژنان بەسەر جەستەی خۆیاندا، واتە لەباربردنی کۆرپەلا و جگە لەمانەش کە یارمەتی پەرەدانی هوشیاری ڕەگەزی لە جیهانداوە. لە یەکەم بەڕێوەچوونی ڕۆژی جیهانی ژن لە ئێراندا کە بە دەستپێشخەری کۆمەڵەی پەیکی نیسوان لە ڕەشت لە حەفتەی ڕەشەمەی 1301 بەڕێوەچوو سەدەیەک تێپەڕیوە. زیاتر لە 100 ساڵە کە ژنانی ئێرانی بۆ شکاندنی زنجیرەکانی ستەمی سێکسی ڕەگەزی و دەستەبەرکردنی مافی یەکسان خەباتی ئازایانەیان کردووە کە ڕوخساری کۆمەلگای پیاو سالار و یەخسیری خورافاتی زۆر گۆڕیوە. بەتایبەت لە بزوتنەوەی گەورەی ژن ژیان ئازادی کە ژنان بە جوڵانەوەیەکی مێژوو ساز و هەوڵدان بۆ تێکشکاندنی بناغەڕزیوەکانی کۆنەپەرستی زاڵ، ڕەتکردنەوەی هەر جۆرە دەسەڵاتێک هەستان و ڕۆڵی سەرەکیان لە خەباتی بەردەمدا سەلماندووە. خەباتی بەردەوام و ئازایانەی ژنان لە بزوتنەوەی مەشروتەوە تا ئەمڕۆ لەلایەکەوە و بەرگری هێزە کۆنەپەرست و سەرەڕۆیەکان لە بەرامبەر گۆڕینی یاسا سەدە ناوەڕاستیەکان لەلایەکی دیکەوە، گێڕانەوەی خەباتێکی پڕجۆش و ئیرادەیەکی پتەوە کە ئەمڕۆ ژنانی ئازادەی ئێرانی کردووە بە خەباتکارانێکی پێشڕە و بۆ دروستکردنی گۆڕانکاری بنەڕەتی لە گۆڕانکاریە پێشکەوتن خوازەکانی وڵاتدا. ژنانی زیندانی سیاسی لە ناڕەزایەتی بە دژی حکمی لە سێدارەدانی هاوخەباتەکانیان لە ڕێگەی بەشداری و پشگیریکردنی هەڵمەتی سێشەممەکانی نابۆ لە سێدارەدان، بە ناڕەزایەتی دژی هەموو حکومەکانی لە سێدارەدان لە زیندانەکانی وڵاتدا و هەڵوەشانەوەیان هاوپشتیان دەربڕیوە. خەبات دژی حکمی ئیعدام و لە بەرگری لە مافی ژیانی مرۆڤەکان کە لەلایەن دەستگای سەرەڕۆییەوە پێشێل دەکرێت، ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر فراوان دەبێت. جگە لە ناڕەزایەتی زیندانیانی سیاسی و دامەزراوەکان و چالاکوانانی مافی مرۆڤ و بەیاننامەی 228 پارێزەری دادوەری، لەم دوایانە دوو ژنی چالاکی مەدەنی و مافی مرۆڤ، نەسرین ستودە و سەدیقە وەسمەقی، حکمی ئیعدامی پەخشان عەزیزی و ریشە مرادی و شەریفە محەممەدیان بە دروستی تۆڵە سەندنەوەیەکی ئاشکرا لە بزوتنەوەی ژن ژیان ئازادی ناوردووە. هەروەها دایکانی دادخواز کە لە ئێستادا یەکێک لە هێزە کاریگەرەکانی خەباتی دژی سەرەڕۆیی حکوومەتی ئیسلامی پێکدێنن. زۆریەک لەو دایکانە یان دۆسیەی کراوەی ئەمنیان هەیە یان لە زیندانەکاندا بەسەر دەبن.
ڕێکخراوی دموکراتیکی ژنانی ئێران جارێکی دیکە 8 مارس لە هەموو ژنانی نیشتمان بە تایبەت بە خەباتکارانی ژن و پیاوی ڕێگای دەستەبەرکردنی مافی ژنان بە ژنانی زیندانیانی سیاسی و بیر و ڕایی، دایکانی خاوەران و دادخواز، بە خانەنشینان و فەرەنگیانی ژن، پەرستاران، ژنانی کرێکار و زەحمەتکێش، ماڵدار، خوێندکار بەدڵ پیرۆزبایی دەکات. 8 مارس لەسەر هەموو تێکۆشەرانی ڕێگەی ئازادی، یەکسانی، ئاشتی، دادپەروەری کۆمەڵایەتی و پاراستنی ژینگە پیرۆز و بەرز بێت. بژی خەباتی هاوپشتیانەی ژنانی ئێران و جیهان بۆ یەکسانی و کۆتایی هێنان بەستەمی سێکسی چینایەتی بەرەو جیهانێکی بەدوور لە جەنگ، نا بۆ ئیعدام، نا بۆ ئاپارتایدی سێکسی ڕەگەزی. ڕێکخراوی دموکراتیکی ژنانی ئێران 5 مارسی 2025 بەرابەر لەگەڵ 4 ڕەشەمەی 1403.